بابەتێکمان هەیە کە ئێمە ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکەین و ئێستا ڕۆژنامەنووسی وەرزشی هەرێز جەمالیش لەگەڵمانە. لە ماوەی ڕابردووە هێوی ئەم کاکە هەرێزە کتێبێکی بڵاو کردوانێ یەکێکە لە بەرهەمەکانی کە پەیوەندی بە دوو دێ شانازی وەرزشکارە کوردەکانەوە هەیە لەگەڵ هەڵبژاتەکانی عێراقا. مەرج نییە تەنها تۆپی پێبێ، وەرزشەکان بە شێوەیەکی گشتی بەسەری کردوونەتەوە. کاگە هەرێز بەخێربیت. سپاس مامۆستا، بەیانتان باش، بیانی بینەرانی کورسادیش باش. بەخێربێ. سپاس. کاکە هەرێز ئەگەر کتێبەکەم بیتێ؟ ئەمە کتێبەکە ئازام جەنابێ وەرێ نەگرتو، ئەمەش پێشکەشەیم بەدەست. دەست خۆش، سپاس دەکەم. کاکە هەرێز ئەم کتێبە باسی چیەکە؟ ئەم کتێبە دوو دێ شانازی وەرزشکارە کوردەکانە لەگەڵ هەڵبژاردەی عێراق باز لەو یاریزانانە ئەکا لە ماوەی 20 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی ڕەسمی لەگەڵ هەڵبژاردەی عێراقا بەشداریان لە پاڵەوانێتیەکانی دەرەوە کردو. ئەو پاڵەوانیانەی بەڕسمی لەگەڵ هەڵبژاردەی عێراقا ڕۆشتون، چ پاڵەوانێتی جیهانی بێ، چ پاڵەوانێتی ئۆلۆمپی بێ، ئاسیایی بێ، کیشوەری بێ، تەنیا ئەو پاڵەوانێتیانی تیانە کە نافەرمینین. پێم وابێ مامۆستا زۆر باش لە جۆری پاڵەوانێتیەکان دەزانێ شارەزایە. هەنێ پاڵەوانێتی هەیە پێڵەن ئۆپن، یعنی مەسەلەن بۆ نمونە هەموو کەسێک دەتوانێت تایە بەشداریکە، تەنها موافقەتێکی شوێنێکی پێبیانێک ئەتوانێت تەنانەت هەیە جان بەناوی کوردستانەوە بەشداریکە. ئەمانە ناچنێتە چوارچێوەی ئەو پاڵەوانێتیانی کە باوەڕ پێکراو بێ. ڕاستە هەنێ پاڵەوانێتیشی تایە لەم کتێبەیە، ڕەنە پاڵەوانێتی عەرەبی و ئەمانە بە تایبەتی غەربی ئاسیا تا ئێستا دامپیادانراو نەبێ لە لایەن لژنی ئۆڵۆمپیەوە لە یەکێتی نێودەوڵەتی، بەڵام شکڵێکی نێودەوڵەتی وەرگرتووە. دوجار یەکێتیەوە شێجیانەکان ئاگاداری ئەم پاڵەوانێتیانن، هەرچەندە من لێت ناشارمەوە ئەو پاڵانتێ بەشێکی زۆریان لاوازن. یعنی ئێستا مەسەن بۆ نمونە خۆم هەنێجار لەگەڵ هەڵبژاردەی عێراقا چوومە دەرەوە گۆڕاگەاندن، مەسەن بۆ نمونە پاڵانتی گۆڕەپان و مەیدانە بووە یا یاریە تاچەکانە بووە، یعنی لە ڕکابەریەکە سێ هەڵبژاردەیەتیا بۆ خۆ ئەم سێ هەڵبژاردەیە بشتیتە ناو هەر مەدالیایەکە هێنی. یعنی بەڵام دوجار ناتوانین ئەمانە کەم بکەینەوە لە ئاستی ئەو یاریزانانە. ئەو وەکو یازانێکی کووردە بە ئاستی خۆی گەیشتۆ تا هەڵبژاردەی عێراق. ئەمانی ئەو نییە سێ هەڵبژاردە، تاوانی ئەو نیە. سیستمی پاڵەوانێتێکە وایە مامۆستا زۆربەی سیستەمە پاڵەوانێتەکانی ئەم ناوچەیە بە تایبەتی وڵاتانی کەم تایە بەشداریەکەن، بە تایبەتی ئەو پاڵەوانێتیانی کە لە وڵاتی ئەردەنەکریا لە وڵاتە عەرەبیەکان لە ئێران. ئەمانە تەنها یاریزانت هێناوە یاخود ڕاهێنەر ئەمە خۆی نزیکەی لە زیاتر لە 2 ساڵ کارکردنە بینێتەوە. بەڕاستی ئەمە ئەگە بڵین ئیشەژی تااقەت پڕوچێ بوو. من پێشتر 2 کتێبم دەرکردووە، یعنی بارتەقای ئەوە ئینی نەکردو. ئەمە کتێبی یەکەمە، ئەمە ڕێبەری ڕۆژنامەوانی وەرزشی بوو کە یەکەم کتێب بوو بۆ ئەو کەسانیانەوێ ببنە ڕۆژنامەنووسێکی وەرزشی، چۆن ئەبن، چۆن ئەبیتە ڕۆژنامەنووسێکی نێودەوڵەتی، چۆن بەشداری لە پاڵەوانێتیەکانی دەرەوەکەی، چۆن ئەدبیتە ئەندامی یەکێتی ڕۆژنامەنووسانی ژیان کە بەخۆم ئەندامتیایە، ئەوانەی هەمووی تیا بوو. ئەوە ئەتوانم بڵێم کاردانەوەیکی زۆر باشیە بوو. ینی بلە تاریخی ڕۆژنامەگەری کوردیا یەکەم بەرهەم بوو بۆ شێوەیە بکرێ بە شێوەیەکی ئەکادیمی پەیمانگاکان و زانکۆکان و ئەوانەی دەرەوە سوودێکی گەوریان لەبینی. کتێبی دووەمم کە چاپی نەماوە ئەوە بریتی بوو لەو چیرۆکانەی کە خۆم بەشداریم لە پاڵەوانێتەکانە کرده بوو، پشیڵەکانی یاریگە. مەسەن بۆ نمونە من زیاد نزیشی لە 25 وڵات ڕۆشتم، لە نزیشی 20 بتوڵە ڕۆشتم. ئەمانە هەمووی ئەو چیرۆکانە بوو کە من چۆن چوم، مەسەن چۆن گەشتم کردووە لەگەڵ گۆڕەپان و مەیدانە گۆڕبان و مەیدەمان. بەڵام پاڵەوانێتیەکان کۆپە ئەمریکای تیا بووە، پاڵەوانێتی ئۆلۆمپیادی ئاسیاوی تیا بووە کە لە دوای ئۆلۆمپیادی ژیانیەوە بچووکترینی نەکە لە ساڵی 2010 لە ئەندەنووسیا کرا. کۆپە ئەمریکا مەسەلەن لە وڵاتی چیلی کراوە بە قیسە ژێراومەتەوە، مەسەن چۆن ڕۆشتم، چۆنی نەکردووە، چۆن ئەو موافقەتیان بۆ کردوم کە من وەکو عێراقیە بووم. دواترەوە بە 5-6 وڵاتی ئەوروپی کە چۆن چوون، مەسەن هەیە حەزەکە بچێ بۆ ئیسپانیا بۆ یاریگای کامن و من چۆن چوومەتە باسی بەشەکانی کردو، چۆنەچیتە ئەوەی لە پشتینەکە. ئەمە شتێکی نوێ بوو، چۆن ئەڵێ ئەمە یەنێکی ینی من بۆ بڕۆمە دەرەوە هەموو شتەکان لە هینی خۆمە پان بخواتەوە کەس نەزانێ ئەمانە چۆن یاریشی حەزی کردۆشتا. ئەوە چاپی دووەمی نەماوە، کتێبی دووەمە بەم نزیکانە چاپی دووەمێکەمەوە ئیشەڵڵا لە دەرگای ماڵی مختاریانی شیا بوو. ئەوە ئەرمینیا بۆ ساڵی 2014 بوو لە ژیانێتی هەنێکی مامۆستا یەکێکە لەوانەی من کە شانازی پێوەکەم یەکێوانەیە کە لە سەرەتای گاری ڕۆژنامەوانیمەوە زۆر پاڵپشتی کردوم. هەرێزواز لەم بێنە باسیەوە بڕۆ لە دەرگای ماڵی مختاریان. ئەوە بڵێ ئەوە ئەرمینیا بوو، ساڵ پێم وابێ ساڵی 2014 بوو.
چیرۆکێکی خۆشە کە گەیشتمە ئەرمینیا من یاریزانێکی ئەرمینیە ئەو کاتە تازە کۆنسڵخانەی ئینکرا بووە لە مانی یونایتد بۆ کاتە لە هاوین نبوو بەڵێ هاوین بوو یعنی وازانم پێنجەم کەس یا شەشەم کەس بووم ئەپرۆڤیان کردم وتی فیزەکەم بۆ هات بۆ کە ڕۆشتم ئەرمینیانە مختاریان زۆر بەناوبان بۆ ساڵە بۆ بروسیا دۆرتمۆن بروسیا دۆرتمۆند لە دۆرتمۆن بوو پێشی بچێتە مانچستەر و دوای بچێتە ڕۆمانە ئەو شوێنە دۆزیەوە کە یەکەم شوێنی سەر هەڵدانی بوو ینی هاوڕێ نزیکەکانی ئەو ساحە کۆنی مابوو ینی ئەو شوێنە ئەوە بۆ من زۆر خۆش بوو ینی شتێکی یاریگاکە بوو ئەو شوێنەوەی تقریباوی یەک منتیقەیە ماوەسا ئەو کە مختاریان لێ بوو ئەو شوێنی کە لی دروست بوو ینی ئەوان ئێساش ینی بڕۆ ئەو نادیە کەس نادیەکان نازانێت FC پوینکیەوە ئێزا ژوا بڵێ کەس لە ئەرمینیا نازانێت ئەزانن کە واوت یاسا زان نادیەکەی مختاریانە چکە مختاریان ئێسایشێکە لەوانەی لە ڕئیسی ئەو وڵاتە هەر بە ناوبانگترە یارمەتیانی ینی ئەو چیرۆکانە هەمووی لەو کتێبەیە باس کراوە جابینەوە سەر ئەمە ینی کە تۆ باسەکە وتی پێگاتووە لە چی ئەمە یاریزانەکانە ناوبژیوانە نێودەوڵەتیەکانە و هەروە ڕاهێنەرانیشە نزیکەی بە 400 کەسە بن لەم کتێبەیە گیان بۆ تۆ لەماوەی ئەم 20 ساڵێ یعنی بە شێوەیەکی دیزانێکی زۆر جوان تێگەیشتێکی زۆر جوان و هەروەها پشتیش بەچی بەسراوە بۆ ئەمی کە بزانین ئەمانە چۆن بە ڕسمی بەشداریان کردو یەکەم داتای خۆیان بۆ زۆرینیان بخۆمەزام چۆن بۆ پتوڵەکان یەکەم لە لیژنی ئۆلۆمپی کوردستانەوە ئەمانە داتایان هەیە لە بەغداد دووەم هەنێ ینی شت هەبوو جێ گومان بوو مەسە بۆن منە لە یارەکانە من ئیمێڵم کردو ئێساش ئیمێڵەکان ماوە لەگەڵ یەکێتیە جیهانیەکانە مەسن ئەم زەلامە ڕۆشتووە کۆدی هەیە ڕاستە وایە بەشداری لەو ئەمە زۆر ینی تۆ ئەمە ئەبێتە ئەرشیف ناتوانێت یەفی خاند و ڕۆژی تر ئەمە هەڵە بێ هەڵەکە ینی هەڵەیەکی وجدانی منە بەسە مناتی ئەپڕیانی مەسە بۆن منە هەبوو توێتی چوون بەڵێ چوومەتە پاڵەوانێتی جیهانەوە کە چۆتە پاڵێوانتی گیانەوە پاش 2 ساڵ ینی شتێکی وامان بەسەراتوە ناوەکەی نایەنم پاش 2 ساڵ ئەو مدالیایی لێ سەنراوەتەوە فەحس کراوە فەحسی منەشتات و ئەمانە هینەکەی دەرهێنراوە لێژێتی خۆتوان و تێ نەکردووە ئەمە نەخێر من دوایەوە پێم هاتۆ تەلەفۆنی بۆ کردومە تۆتیتی ئەمەی بۆتیانی وتمە وایە وتێتی بەڵێ وایە ینی زۆر گەورەیە کە بە من بڵێ ئافرم بەدەست ینی بەسەر دواتێ نەپەڕ ینی بەسەر جێ گومانی منوە من زانی مەشتەکە ئیماڵە کردەوە جاویان ناومەتەوە لەینەکەی ئەڵێ DNS وەکو چۆن وایە کرابیتە دەرەوە ئەو ڕقەمە نەماوە لە کاتێکا بڕۆ مەسەلەن بگەڕێت لە ویکیپیدیا نیسڕیوەتەوە دیکە بەڵام لە ئیتحادە جیهانیەکە دەستکاری ئەمە ینی مەسەن بەڵگە و دوکومنتەکان زۆرینە سوپاس خۆیان ئەم بەرەمە کراوە چەندەکە وان نزیکە بینەوە لە 2 هەفتە ینی لە دەستخۆشی زیاتر هیچی تر ناتوە بەشێت جارێ نەمان بردوۆتە هەولێر نەمان بردوۆتە ینی شوێنێکی زۆر داوایە ئەمە ئەتوانم بڵێم بە سوپاسەوە مە سنتەری میترۆ بۆیان چاپ کردم نەفرۆشاوە کتێبەکەم شکە من کە کتێبەکانم چاپەکەم هەوڵێم سپۆنسەری بۆ پێیاکەم بۆ کتێبەکانی من زیاتر ئەمێ خزمەت بێ هەیە مەسەسا بۆ منە ئەو کتێبە گەر چاپ بکرایە بڕوا ناکەم لە وازار نرخەکەی 10,000 کەمتر بووە یعنی ئەم کتێبە باتەکە بە سوپاسێکی زۆرەوە سنتەری میترۆ پێشوازیان کرد کتێبی بۆشی ئیمزا بکە هین بووە کە سپۆنسەریا بۆکردم نرخێکی زۆری توێشەوە بە ئاماشەوە کتێبی یەکەم ئەوە بەتایبەتی ئەمان هێوی من هەمە لە ماڵەوە بەست مەرەبا لێرەش ئاسێری بکەم هەمووی ڕەنگا و ڕەنگە بە وێنەوە هەمووی بە بەڵگەوە جا مامۆستا ئەمانە زۆر باشییا بە ێریزانە کچەکان ئەوە بەڵێ یازانی زۆر جامە هێوی خان بەتەماین ئەم پرۆژەیەمە بە شانازیەوە بردمە شاری کەرکووکیش کۆمەڵە پاڵەوانی کەرکومانە هەولێر زیاتر هەمووی دیا بەڵێ هەولێر بڕیارە پشت بەخوا هەڵب یاریزانانی هەموو هەمووی تایە تەنان مامۆسا تایەتی تەنا بە کوردی دوابێت شەد نییە مەسە این بێت بەسن تورکمانی تایە مەسن بۆن منە ئەگرا بە کوردی قساکەیان من ناتوانم نکوڵی لەوە کەم کە ئەمە کورد نییە ئەنی وتێتی من کوردم چوومەتەوە دیایەتی بەداخەوە دوو کەسیشی تایە لەو کتێبەیە یەکێکیان مامۆستا مەحموود نورەدین بوو لە کاتی ئامادەکردنی کتێبەکەیە جانی لە دەرزات بە شاری کەرکوب بە شانازیەوە چوومەسە گۆڕەکەی و پێشکەشی خانەوادەکەیم کرد بریا مامۆستا بمایەوە لە کەرکوب گە کتێبەمان پێشکەش کردایە ئەمە ئەم بەرهەمە هەروە نایهێڵینەوە پشت بەخوا ئەمە پرۆژەیەکی گەورە ئەبێ ئەمانە شانازی کوردستانن شانازی سلێمانی و هەولێر و شارەکانی ترن پاژەوەی کە لە هەولێریش کەرنەڤاڵمان بۆ کرد ئەم پرۆژەیە لە ڕۆژی سلێمانیە هەموو ئەو وێنانە ئەخرێتە سەر بلۆک پرۆژەیەکی وایە وەکو شێوە پێشانگایەکی بۆ بکەینەوە
کە هەمیسان دووبار ئەم پاڵەوانانە بێنەوە لەو پێشانگایە ئامادە من ئەمە پشتیوانێکی زۆر باشە کتێبشەکە کتێبی یەکەمیشم تووەکەوتی کتێبەکان نافرۆشە کتێبی یەکەمیشم هەر سپۆنسەری کرابوو بە خۆشحاڵیەوە لەگەڵمان مەڕۆ مێنەرەوە دواتر پێکەوە لە ستۆدیۆ چینە دەرێ زۆر باش نییە بە خۆشحاڵ اینجا ئێستا هەر ناڵی هەر خامۆڵی کیبۆردیش پڕ بەرەکەت بێت چونکە بە کیبۆرد زیاتر تایپەکرێت ئەو کتێبەش بۆ هێوی ئیمزا بکە من ئەوەی منە کردووە دەسا خۆش بێت سەرکەوتوبی هەر لە پێشەنگا بتبینین پەڕێز هەرێز جەمال ڕۆژنامەنووسی وەرچی